لەگەڵ ئەم باسی هیجرەتەدا کە باسی مەردایەتی و جوامێری یەک بەیەکی سەحابەکانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، بە تایبەتی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بخوێننەوە سیرەکەی باسی چەند کەسایەتێک دەکا وەکو ئیمامی ئەبوو بەکر، ئیمامی عەلی، خاتو ئەسما، خاتو عائیشە، لەگەڵ ئەوانەدا باسی کەسێک دەکا کە ئیمانی نییە، کاتێک کە مسڵمان نییە، کە موشریکە، کە ئەویش عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقیتە. هەر کاتێ باسی سیرە دەخوێنیتەوە، باسی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککە بۆ مەدینە دەخوێنیتەوە، لەگەڵ ژیانی ئەبوو بەکری سەدیق و ئیمامی عەلی و خاتو ئەسما و خاتو عائیشە و کەسانی ماندووی هیجرەتە، ڕێک باسی کابرایەکی مشریکیش دەکرێت. مشریک بتپەرست زۆر پیسە، ئەڵڵا ناپەرستێ بەتەنها، بڕوای وانییە کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە، کابرایەکە خەبیرە، زۆر پسپۆڕە لە بیاباندا، پسپۆڕی ڕێگاوبانە، زۆر زۆر شارەزای هەموو توولە ڕێگاکانی سنوورەکەیە، ئەتوانێ مرۆڤ ڕزگارکە لە دەستی دوژمنەکانی و دوژمنەکانی دەستیان پێی نەگا. بۆیە زۆر زۆر کابرایە کە خەبیر و سەحراە، پسپۆڕی بواری بیابانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسایەتی ئەم مشریکەی هەڵسەنگاندووە، تەواو دەیناسێ کە پیاوێکی ئەمینە، پیاوێکە هەرچەند مشریکە و کافرم بەڵام جوامێری تێدا ماوە، مەردایەتی تێدا ماوە. بۆیە خۆی و هاوڵەکەی ئەبوو بەکر ڕوحی خۆیان تەسلیم دەکەن، ئەڵێن عەبدوڵڵا ئێمە دەچینە ئەشکەوتەکە، دوای 3 ڕۆژ تۆ ئەم 2 حشترە لە ماڵی ئەبوو بەکر وەرگرە، بام حشترانە لابێت، دوای 3 ڕۆژ وەرە بەر دەرگای ئەشکەوتەکە، لەوێ ئەمجا بە توولە ڕێگاکاندا بە قەراغی دەریادا بە شوێنێکەوە دەزانی قوڕیش دەستی پێمان ناگا، بەوێدا ڕزگارمانکە بەرەو مەدینە. واتە هەموو ئەسرار و نهێنی سەفەرەکە لای ئەم پیاوە مشریکە هەیە. ئالەو کاتەشە مەردایەتی ئەم مشریکە ئەم بتپەرستە لە کوێ دەرەکەوێت، جوامێریەکەی لە کوێدا دەردەکەوێت. ناوێکی بۆ خۆی تۆمار کرد لە مێژوودا لەگەڵ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەگەڵ ئەو ژیان نامە پڕبارەکەتەدا ناوی ئەو مشریکەشی تێکرا کە عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقیتە. ئەویش ئەوە بوو وتیان هەر کەسێک محەممەد و ئەبوو بەکر بە زیندویی بگرێ، یان بتوانێت بیان کوژێ پێش ئەوەی بگەنە یەثریب بگەنە مەدینە، ئەگەر بە زیندوی یان بە مردووی سەرەکەیمان بۆ بێنێ، لاشەکەیمان بۆ بێنێ، 100 حشتر خەڵاتێتی، 100 حشتریش سووری ناوازە. ئەو مەبلەغەی، ئەو بڕەپارەی کە عەبدوڵڵا ڕێککەوتبوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەگەڵ ئیمامی ئەبوو بەکرە، پارەکە یەک لەسەر 4 حشترێکشی نەدەکرد. بۆ نمونەگەر 500 دۆلاری ئەم زەمانە حیسابکەی 500 دۆلاریان دابێتێ، حشترێک بە 20 وەرەقە بێ بە 2000 دۆلار بێ، ئەوان پارەی 100 حشتریان دانابوو. عەبدوڵڵا ئەگەر ئەو 100 حشترەی وەرگرتایە دەبوو بە دەوڵەمەندترین کەسی دوورگەی عەرەبی، 100 حشتری سووری ناوازەی گەورە. بەڵێ بەڵام کاتێ ئەم هەواڵەش دەزانێت لە قوڕەیشەوە خەڵاتی تایبەتی دیاری کراوە، هەر کەسێک محەممەد بە زیندویی یان بە مردووی تەسلیم بە قوڕەیش بکاتەوە، 100 حشتر خەڵات دەکرێت وە لەلایەن قوڕەیشەوە دەشپارێزرێ. عەبدوڵڵا دەیتوانی شوێنەکەیان دیاری کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئێمە دەچینە ئەشکەوتی ثەورەوە، ئێمە لەو ئەشکەوتە داین، هەر زۆر بە ئاسانی دەستی دوژمنان بگرێ و بڵێ ئەوەتە، ئەوە بە زیندوی لەبەر دەستانان بەبێت شەک و بەبێت دەستکردنەوە، چکە خۆی شوێنەکە شارەزایە، بە بێ گەڕان و ماندوو بوون. من پێم وتراوە دەچنە کوێ، بەڵام نەخێر، مرد بوو، جوامێر بوو، بە پارەی یەک لەسەر 4 حشترێک بە پاچی و بە مەردایەتی ڕازی بوو، ئەو هاوڕێیانەی خۆی نەفرۆشت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم متمانەی پێکرد، متمانەکەی نەدۆڕاند، متمانەکەی لەدەست نەدا، نەیفرۆشتن بە پارە. بەو پارەکەمە ڕازی بوو، زۆر مەردانە و جوامێرانە و بە ئەو پەڕی ئەمانەتەوە تو لە ڕێگاکانی هەڵبژاد و گەیاندنێ مەدینە. کەواتە ئەمە گەکاتێ لە سیرەدا دەیخوێنیتەوە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەمە چیرۆکێک نییە، ئەمە بە سەرهاد نییە. ئێمە لەم بەرنامەی کلیلەدا پێت دەڵێ
کلیلی جوامێری ئەوەیە ئەگەر دەتەوێت بە مەردی بژی ئەگەر دەتەوێت کەسێکی جوانمێربی هەمومان شادمان دەبین کاتێک کە ناوی ئەم عەبدوڵڵا دەبیستی هەی ئافرین بۆ کەسێک 100 حوشتری سوور ئەو بڕە پارەی یەکجار زۆرە ڕەت کاتەوە کە لە کاتێکە بە ئاسانترین شێوە دەیتوانی دەستی کەوێ بە کەمترین بڕی پارە بەڵام بە مەردایەتی و جوامێری ڕازی بێ.